دوا بەدوای دەرکەوتنی مەترسیەکانی گۆڕانی کەشوهەوا دۆسی ژینگەیەکان بۆ نمونە بابەتی گەلێک لە ژانرە زانستی و فەرهەنگیەکانن. لە جیهانی پێشکەوتوودا چەمکی ژینگە بوارە زانستیەکانی تێپەڕاندووە و چووە ناو هونەر و ئەدەبیشەوە. ئەی لە کۆمەڵگەی کوردیدا ئەم چمکە گرنگە لە کێودایە لە کاتێکدا کارەساتی ژینگەیی ڕوویاندا و ڕوودەدەن. لە کوردستاندا بۆ نمونە کیمیابارانەکان کە نەک هەر کارەساتی مرۆیی بەڵکو و کارەساتی ژینگەیشیان لێکەوتۆتەوە و نمونەی تریش زۆرن. خالید سولەیمان نووسەر و ڕۆژنامەوانی تایبەت لە ژینگەدا میوانی ئەم هەفتەی زایڵەی داهێنانە. کاک خالید، سوپاس بۆ ئامادەبوونت. زۆر جار لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە میوانداریمان کردویت بۆ قسەکردن لەسەر زانست لەسەر ژینگە. ئەمڕۆژ هەر باس لە ژینگە دەکەین، بەڵام لە پەیوەندی بە ئەدەب و ڕۆشنبیری گشتیەوە. دەمەوێت بزانم بۆچی نووسەرانی کورد بایەخی ئەو تۆیان نەداوە بە ژینگە لە کاتێکدا بۆ نمونە لە ڕۆمان و چیرۆک و یان تەنانەت پەخشانیشدا هیچ باسی ئەمە ناکەن. سپاس بۆ میواندارێکەکەتان. بەڵێ هەڵبەتە ئەدەب و هونەر و ڕۆشنبیری بەگشتی بەشێکی گرنگن لە ژیانی ڕۆژانە و بیرکردنەوەی ئێمە. نەخێر وەک تۆ ئاماژەت پێکرد تا ئێستا لەناو ئەدەبی کوردیە مەسلەکانی ژینگە، مەسلەکانی پەیوەست بە گۆڕانکاری کەشوهەوا و کاریگەریەکانیان لەسەر ژیان نەبوونەتە بەشێک لە نووسینی داهێنان، لە ڕۆمان، لە شیعر. هەڵبەتە ئەمە ناڵێن نییە، هەیە، زۆر جار هەیە، بەڵام ئەو جۆرە بوونە جۆرێکی خۆڕستیە لە تێکستەکە بەرچاو ئەکەوێ یان شاعرێک یان ڕۆمان نووسێک پەیوەندی بە سیستەمە ژینگەیەکانەوە. هەڵبەتە ئەم پەیوەندیش زیاتر لە نێوان نووسەر و لە نێوان سروشتە دەرەکەوێت، نەک لە نێوان نووسەر و لە نێوان جۆرەکانی تر لە سەرزەوی. چونکە ئەدەبی کوردی بەگشتی چەقی ئەدەبی کوردی مرۆڤە. تا ئێستا نابینین بۆ نمونە لە ڕۆمانێکە جگە لە ئەدەبی مناڵان نابینین بۆ نمونە گیانەوەرێکی کێوی، باڵندەیەکی کێوی، یان با بڵێن گیانەوەرێکی بچوو، کرمێک، یان هەر بوونەوەرێکی تر پاڵەوانی ناو دەقێکی ئەدەبی بێت. بەڵکو ئەوەی کە ئەبینین تەنها لە ناو ئەدەبی مناڵانە هەیە. ئەوش گوایە ئەمەش خۆی خەلەلێکە بەڕاستی. گوایە مناڵ زیاتر لە نزیکە لە گیانەوەرەکانەوە، بەڵام ئەوە ئێمەی گەورەکانین پێویستمان بەوەیە فێر بین کە گیانەوەرەکان چۆنەژین. بەڵێ کاک خالید، ئێمە دەبینین کە نەک تەنها لە بواری نووسین و ئەدەبە، تەنانەت لە دراماکانە، لە بواری سینەماییشە هیچ بایەخێکی ئەوتۆ بەم بوارە نەدراوە. ئایا ئەمە هەر پەیوەندی بەوەیە کە لە با بڵێن لە نووسین و لە ڕۆمان و لەم شتانەیە بایەخی پێ نەدراوە؟ خۆی بەگشتی کایی ڕۆشنبیری و هونەری بە هەمویان گرێدراون بەیەکەوە. چی هونەری سینەما و هونەری شانۆ و هونەری میوزیک و ژانڕەکانی تری، هونەر و هەروەها ئەدەب و هەمووی گرێداون پێکەوە. کاتێک کە ڕۆمانێکی باش هەبێت لەسەر کێشە ژینگەیەکان، لەسەر گۆڕانکاریەکانی کەشوهەوا، ئەو کاتە بیرکردنەوەیەکی سینەمایی باشیش ئەبێ. یان با بڵێن بە پێچەوانەوە ئەگەر ئەکتەرێک، ئەگەر دەرهێنەرێک، ئەگەر هونەرمەندێکی سینەمایی یان شانۆیی ڕوانگەیەک یان دنیابینیەکی باشی هەبێ بۆ ژینگە، ئەو کاتە نووسەرێکیش سوودی لێ ئەبینێ. ئێمە زۆر ئێستا لەسەر ئاستی جیهانیە بەتایبەتی لە ناو سینەمای ئەمریکا هەڵبەتە فیلمەکانی تایبەت بە ژینگە و گۆڕانکاری کەشوهەوا زۆر نین، بەڵام هەن جمهوری خۆشیان و پیشەسازیەکی باشە، یعنی دەورێکی باشیشی هەیە. بەڵام ئەوەی لە کوردستانە ئەبینین بێدەنگیەکی ڕەهایە بەرامبەر ئەم کێشەیە. لە کاتێکە ئەگەر بۆ نمونە تەنانەت ئەو نووسەر و شاعرانش کەوا لەسەر سروشت ئەنووسن، کەوا تێکەڵی سروشت ئەبن، ئێمە لە 50 ساڵی ڕابردووە لە کوردستانە لە ساڵ 50 ڕوبەری سەوزایی و دارستانەکانمان لەدەست داوە. ئەمەش داتایەکە کە هەردوو وزارەتی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق لەم دوایەدا ئاشکرایان کردووە. باشەوە بۆچی نووسەرێک ڕۆژنامە ببوورە ڕۆژنامە نووسنە، نووسەرێک، شاعرێک لا لەم بوارە ناکاتەوە؟ یا تەنانەت لاکردنەوەش لە مەسلەی ژینگە تەن بەشێکە لە معاناتی کەسەکە، نەک لە معانە. ئەمە گرفتەکە لێرەیە. یعنی کاتێکیش نووسەر یان شاعر یان ڕۆمانوس باس لە سروشتەکە، باسی معاناتی خۆیەکە، ئەندێشەی خۆیەکە، نەک باس لە ئەندێشەی
بوونەوەرەکانی ناو سروشت کە ئەوانیش باشە کا خالیت تۆ پێدوانیە کەم و کورتەکە لەوەیە هەیە کە شارەزامان کەمە لەم بوارەیە؟ هەڵبەتە ئاستی هۆشیاری خەڵکو و دەستکەوتنی زانیاری پەیوەستن بە چەند ئاستێکەوە میدیا، کایەی پەروەردە و فێرکردن و هەروەها یاساکان و هەروەها قسە و باسی ڕۆژانە. ئێمە ئەمە نەبووەتە بەشێک لە بیرکردنەوەمان. ئێمە تا ئێستا زانیاریەکی کەمان هەیە. بۆ نمونە پێتەڵێ من پەیوەند بەشێکی زۆری خوێندکارەکانی ماستەر و دکتۆرا لە زانکۆکانی کوردستانەوە پەیوەندیم پێوە ئەکەن. گرفتەکە لە نەبوونی سەرچاوەیە، لە نەبوونی کتێبە، لە نەبوونی زانیاریە، لە بوونی بانکێکی داتایە. ئێمە ئەگەر ئێستا بمانەوەی لەسەر ئاسی جیهانی بە زمانەکانی جیهان، بە زمانەکانی ئینگلیزی و فەڕەنسی و ئیسپانی بە دوای بابەتەکەی بگەڕێن، ئەوە بنکێکی زانیاریمان لەبەردەسایە، ئەتوانین زانیاریمان دەستکەوێت، کتێبمان دەستکەوێت. بەڵام لە کوردستان بەداخەوە تا ئێستا ئەم بەکە زانیاریە نییە لە ڕووی پەروەردە و فێرکردن و هەروەها لە ڕووی میدیاشەوە بۆشاییکی گەورە هەیە. بەڵێ کا خالید هەروەک لە پێشەکی ئەم دیمانێشدا ئاماژەم پێکرد لە جیهانی پێشکەوتوودا بایەخێکی زۆری ئەدەبی و هونەری هەن بەم بابەتی کە ئێستا باسی لێوە دەکەین. دەمەوێت بزانم ئەو جۆرە باسکردانە چەندێک کاریگەریان کردوتە سەر بیرکردنەوەی خەڵک سەبارەت بە ژینگە. خۆی بەڕاستی ئێستا لە زۆر ئاستی پەروەردە و فێرکردنە مەبەستم ئەم دامەزراوەیە ڕۆڵێکی گرنگە بینێت بۆ ئەوەی نییە تاکەکان مناڵەکان هەر لە مناڵیەوە فێری ئەم بابەتە بن و ڕۆڵێکی گرنگی هەیە. ئەمە لەلایەکەوە. لەلایەکی ترەوە مەسەلەی بوونی تەشریعات و یاسایە. ئەمەش دیسانەوە چونکە یاسا لە کۆتاییە تەنها بابەتێکی وشک و بەبستمەوەی بابەتێکی تەنها یاسایی وشک نییە، ئەبستراکت نییە، بەڵکو بابەتێکە پەیوەندی بە ئەخلاقی گشتی و بە ڕۆشنبیری و بە هۆشیاری خەڵکەوە هەیە. لەم ڕۆژەوە بەڵێ یاساکان ئەوانەی دەرەکرێن ئێستا زۆر وڵات هەیە. یعنی نمونەیەک ئەدەبێت لەم هەفتەی پێشووە وڵاتێکی گەورەی پیشەسازی وەک ئەڵمانیا یاسایەکی نوێی دەرکرد، نەک دەربارەی ژینگە بەڵکو دەربارەی گۆڕانکاری کەشوهەوا. کەواتە ئەم جۆرە دەرکردنی یاسا و هەروەها بوونی سیستەمی پەروەردە و فێرکردن و هەروەها قسەکردنی ڕۆژانەی میدیا لەسەر ئەم بابەتانە ڕۆڵکی گرنگیان هەیە لە بەرەو پێشچوونی یان با بڵێن نوشنماکردنی هۆشیاری بەرامبەر بە کێشەکە ئەو کاتە بە دڵنیاییەوە بیرکردنەوەیەکی ترمان ئەبێت. بەڵێ کەواتە ینی لەناو ئەگەر نووسەران و هونەرمەندانی کوردیش بایەخێکی زیاتر بدەن بەم بابەتە با بڵێن بیرکردنەوەی خەڵکی بەگشتی لە ناو کوردەکانیش دەگۆڕێت بەرامبەر بە ژینگە. بە دڵنیاییەوە من لێرات با بچین زۆر بە ئەبستراکت باسی نەکەین، باس شتێکی بچوو بکەین. ئێمە هەموو کورد، هەموو مناڵانی کورد شعرێکمان لەبەرەوەی سمۆرەی دارەوان گوێ زۆر خۆشە بۆ زستان. خۆی ئەمە شعرێکە مامۆستا فەرێدوو نووسیوێتی شعرێکی زۆر باس لە سمۆرە ئەکا. ئێمە تەنانەت ئەگەر بین خوێندنەوەی تر یان با بڵێن ئەم تێکستانە تازە بکەینەوە، بەرگێکی تریان بەبرا بکەینەوە، شتیان لەسەر بنووسین بۆ ئەمە فێرمانەکات چی پەیوەندیەکی ئۆرگانیکی، چی پەیوەندیەکی ناسک و چی پەیوەندیەکی گرنگ لە نێوان دار و لە نێوان گیانەوەرە هەیە. ئەمە لەسەر ئاستی تەنها سمۆرە و دارگوێز نا، بەڵکو لەسەر ئاستی پەیوەندی هەموو گیانەوەرەکانی تر بە دارستانەوە، بە ژینگەوە، بە خاکەوە. چونکە لێرە شتێکی گرنگ هەیە، ئەوش ئەوەیە ئێمە تەنها کاراکتەر بۆ خۆمان دروست ئەەکەین لە ناو ئەدەبا. ئێمە وەک من خۆم ڕۆمان نووس نیم بەس بەو سیفەت جەمعیە قسە ئەکەم، مەگینا من شاعرم نە ڕۆمان نووسم. نووسەران کاراکتەر بۆ خۆیان دروستەکەن، بۆ مرۆڤ دروستەکەن. نووسەران تا ئێستا نەگەیشتوونەتە کە ئاستێک کاراکتەر بۆ کێ دروستکەن، بۆ بوونەوەر، بۆ ئاژەڵی کێوی، بۆ گیانەوەری کێوی دروستکەن، بۆ باڵندەیەک دروستکەن. چونکە لەبیرمان نەچێ هەموو گیانەوەرێک تەنانەت ئەو گیانەوەرە بچووکانش کەوا مێرون و نابینرێن ئەوە نەبچووکن لە ناو خاکە، کاراکتەری خۆیان هەیە، جێگەوڕێگەی خۆیان هەیە، ژینگەی خۆیان هەیە، پەیوەندی خۆیان هەیە. بەڵێ کاک خالید سولێمان زۆر سوپاس دەکەم بۆ ئەو شیکردنەوەیە. سپاس بۆ ئێوە.